پشکنینی پزیشکی بۆ ڤایرۆسی کۆرۆنا دەشێت ساتە وەختێکی ئازاراوی بێت، بەڵام لە هەرێمی کەتەلۆنیای ئیسپانیا سەرچاوەیەکی ناڕەحەتی زیاترە. گەڕانەوە بۆ دۆخی سەرەتای نەخۆشیە کە ئازارم دەدا. ئێمە باش بە گژ نەخۆشیەکەدا چوینەتەوە. جا نازانم کە ئایا ئەم جارەش بەم شێوەیە دەبێیانە. کەتەلۆنیا چەقی سەرهەڵدانەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە و بربەستەکانی دابڕاندنی کۆمەڵایەتی لە پشووی کۆتایی هەفتەدا خاوکرانەوە. چەند وڵاتێک ڕێکاری کەرنتینەکردنیان بەسەر ئەو گەشتیارانەی لە ئیسپانیاوە بۆی دەچن سەپان. بەلجیکا و لۆکسمبۆرگ بەدەست سەرهەڵدانەوەی پەتاکەوە دەناڵێنن. من پیاوێکی کەمێک پیرم، بەڵێ دەترسم. هاوڵاتیان لە هاتنە دەرەوە بۆ سەرشەقامەکان زیاتر دەترسن. بەرپرسانی خۆجێیی دەڵێن حکومەت لە مانگی 5دا بە زوویی بربەستەکانی لە سەرانسەری بەلجیکادا هەڵگرت. ئەگەر تۆ ڕێز لە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی نەگریت، نەخۆشیەکی زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە. هەروەها پێویستی بە ڕێکاری گرنگ هەیە بۆ دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ڤایرۆسە. ئەم ڕێکارانە لە چەند ناوچەیەکی باکووری بەریتانیا سەپێنراونەتەوە. ڕێژەی توشبوون لە زیادبووندایە و ڕۆژانە 4900 حاڵەتی نوێی توشبوون لە سەرانسەری وڵاتەکەدا تۆمار دەکرێت. کاردانەوەی پێشوەخت زۆر گرنگە. جاگە وڵاتان پەلە نەکەن لە هەڵگرتنی ڕێکارەکان و گۆڕانکاری تایبەت نەکەن بۆ خاوکردنەوەی بڵاوبوونەوەی پەتاکە، ئەو کۆنتڕۆلی ڤایرۆسەکە دەکرێت بەر لەوەی بە خێرایی کار لە کار بترازێت. خاوکردنەوە بە ئاستێکی بەرینی ڕێکارەکانی بەریەک نەکەوتنی کۆمەڵایەتی لە بەریتانیا ڕایگیراوە. سەبارەت بە کۆمەڵگەکان ئێمە دەبێت بڕیاری قورس بدەین. سەبارەت بۆ شتانەی لامان زۆر بە نرخن. سەرتۆپی کارەکانمان ئەوەیە مناڵان لە مانگی نۆدا بگەڕنەوە بۆ خوێندنگەکان. لە هەندێک بەشی ئەوروپا لە نێویاندا یۆنان و ئیتالیا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسەکە هێشتا نزمە و واگەشتیاری دەست پێ دەکاتەوە. ڤایرۆسی کۆرۆنا شتێک نییە کە ئێمە زۆر نیگەران بکات. ئێمە بە هیوای خاوکردنەوەی بربەستەکانین. ئەڵمانیاش ڕوو لە هەڵکشانێکی ڤایرۆسەکەی بەخۆیەوە بینیوە. ڕۆژی شەمەی ڕابردوو نزیکەی 20,000 کەس لە بەرلین گرتبوونەوە بۆ ناڕەزایی دەربڕین گشت بە ڕێکارەکانی بەریەک نەکەوتنی کۆمەڵایەتی. دەسەڵاتداران وا لێ پێچینەوە لەگەڵ ڕێکخەرانی ئەو ناڕەزاییانە دەکەن ئەوانەی ڕێکارەکانی تەندروستی و کۆمەڵایەتیان پێشێل کردووە.